بەس بۆچی پێدوایانی تەنها و ڕێگای هەیە بۆ چارەسەری موچە هیچ ڕێگایەک لەناوخۆ نییە تەناوەیە کە موچەکە ڕاستەخۆ بخرێتە سەر بەغداد زانی لەناوخۆ هەموو ڕێگاکانمان تاقی کرد تۆ ڕێگایەکی تریان کەسێک گە ڕێگایەکی ترشکە با چارەسەرە بێ مشکلە نیە ببیێن بەزێمە هەموویمان تاقی کردەوە مشکلەکە ئەمەیە ئەم نقطەیە یعنی ڕێگەی تر نەما ئەگەر هەیە هیچ گرفتێکمان نییە هەش بێت مسەکین ینی من پرسیارە لە تۆ هەرێم نیوەی داهاتی نیوەی داهاتێ پێنج گومرکەدات وە 250,000 نەوتیاوە بەغدا لە بەرامبەرە 500 ملیاری بۆ بێت باش من ئەزانم هەرێم بە تەمایە موچەکە بکاتەوە معلوماتە مەزانیاریە بەڵێ موچەی فەرمانبەران کەم دەکاتەوە بەڵام ناوی ناوە ڕێخستنەوەی دەرماڵە بەڵام ئەوان دەڵێن هیچ دەرماڵەیەکی ڕاستەزانی وەکو ناو بچی وایە بمورە وەکو وایە کابرای نای عەبدوڵڵا بێ بەس نوێژ نەکە باش عەبدی خوا بەس نوێژ ناکە جا تۆ ناوی ئەنەی دەرماڵە ڕێخستنەوە مامۆستایەکی زانکۆ سێ چوار دەرماڵی هەیە دانەیە دوانی لێفتەکەی مامۆستایەکی مەکتەب یەک دوانێکی لێی لە ئابەی پزیشێک و کارمەندێکی تەندروستیاندێکی لێی لە ئابەی کەمەندامێک کەمەندان هەریچی نییە چیە فەرمانبەرێکی تر وەڵی من حەزەکەم بۆ خۆیە ڕۆژێ بەرنامەیەکم لەگەڵ بکەن بەس بۆم خوێندنەوەی مێسجی خەڵک کە داوای 3 کیلۆ ئاردەکە ینی نامەد وە تۆ لە خەڵکی موچەخۆر و وەڵی داوای 3 کیلۆ ئاردەکە بە قورئان بەڵێ کەمەندامەوان خەپیرەی تایبەتن نازانم لەگەڵ ئەمارێمە نازانم چییە خەڵکی نازانم باشە زۆر باشە بەس سەبارەت بۆ وەفدەی کە دەچێت بڵین بۆ بەغداد ئێستا پێ دوای ئەم جارە ڕێکەوتنێک بکەن چونکە وەزیری داراییاری مەمنوعدڵە عێراق قوڵای استراتیجی ئێمەیە بۆ ڕێکەوتن یاخوو ئەم کابینەی قوڵای استراتیجەکەی بەغدادە بەڵێ بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە ناتوانن و بێ ڕێکەوتن لەگەڵ بەغدایە و ئەگەر خۆیان بەتەنیا توان حەزەکەن دەوڵەتیش دروستکەن منیش لەگەڵیانم لە بەغاش بەجێ هەڵمویەوە بۆ خۆمۆش وڵاتێکی خۆمۆشان خۆم دانیشم بەڵام ئەو خۆیان ئەترافەکەن کە بەبێ بەغا ناتوانن و چارەسەریم کێشەیە لەگەڵ بەغایە بکەن بە تەریقەیەکی تر خەڵک پرسیەتی بەڕاستی خەڵکی لاکە خەڵک ماندووە خەڵک بێزار بوو وەڵی من حەزمە کرد خەڵکی ئەمە هەر ئەوەنە دڵی خۆش بێ بە حکوومەتەکەی لە ئەژمار نێ نەچاوم لەوەیە ببم بە سەرۆکی حکوومەت نەچاوم لەوەی بم بە سەرۆکی هەرێم نەچاوم لەوەیە ئەوان بڵێم خۆتان بگرن ئەم خولەی داهاتوو واکەم ئەم شتانە لە عەقڵ و لە مێشکی منانێت تا باسی مزایدەم بۆ بکەن و تا باسی ئەو بکەن ڕێگەی چارە و پێ بۆ موچیفە من هیچم لە حکوومەتی هەرێم ناکەک نەمە لە فینەوتمەوێ نەداهاتی ناوخۆمەوێ نەقسەم بەسەر گومەرکێ حیچم نییە چۆن تاوانی کردووە بەردەوام بێ بەڵام موچەی خەڵکە بە ئیتە تۆ ینی موچی هیچ نازانم شتێتر ماوە لە موچە نزمتر تۆ ناییت یعنی زەنی موچە چییە موچە ملیۆن و ڕوبعێک پێی ملیۆن و ڕوبعێک هاوڵاتیە وڵاتێ بەڵام لە بەرامبەرە 4 ملیۆنی تر ماوەکە زیاتر لە 4 ملیۆنیش کە پارەی نییە کە نانی نییە ئەگەر ئەوانە دوکانەکانیان نەبێ یعنی ئەبێت دایخن ڕۆسیری بازارکە کە فەرمانبەر پارەی پێ نەبوو بازاری چی چاوەکەم خەڵک تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ من بۆ ئەم جەژنە ئەمە لە ڕەمەزان تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ دکتۆر ناسم بۆ ئەم جەژنە بایی 3 دەفتەر قەیسی وشکم هێناوە بۆ جەژن نەفرۆشێ خۆم هەڵواسم لەم بازاڕێ